نامێ ئیشەکەت لەسەر گەورەکان کوڕم دەڵێ مام سەیدی فلاس کردیا پارەی عالەمی بردێ بە تەحەداوە لە ساڵی 91 بەڵکو لە ژیانی خۆم بە تەحەداوە یەک کەس بێ بڵێ یەک فلسم لەک نەچووە جەڵتە لێدام عەمەلیاتێکیان کردم قەستەڵە شەبەکە و باڵۆن پاشی 4 مانجی 5 مانجی دیسان شەبەکە و باڵۆن کرایە ئەلحەمدولیلا زۆر شکر چ محتاجی ژیان نیمە بەو دەرەجێ قسەم دەکرد لەسەر ئەو زەلامەی لەبەرەوەی لەگەڵ ڕێزم چی نووسیەوە بەس غریەتی نییە ئەگەر تۆزێک عەقلی هەبی ئیحترامی هەبی خەڵک ئەزیەت نادا وەڵا دەڵێن با بخینمەوە لە بۆیان با بڵاویتەوە دەڵێ پیاوێکی هەژار و دەستکورتە لە وڵاتە کەسێک نییە دەستی بگری خەڵکی پێی ڕادەبوێرن وە قسەی ناشیرینی لەسەر دەکەن تەنها لەبەر ئەوەی بێکەسە کوڕم ئەمن بێکەس نیمە دە 16 کۆچی قوربانیمە کە هەمووی یەکیان هەرم ئەوە ڕسمی نازانم بڵێ چی ئەمن سەید کاکەی گرت ئازەبانیمە بە ئەو قسە بکەم زۆر سوپاسی ئەو شەخسەی دەکەم کە هات لە ماڵێ دانیشت مام سەید چت دەوێت لۆت بکەم فلان کەسم نینهاتیە ئێوەڵا هیچم پێویست نییە ئەخر چم لۆ بکەی خانیە مڵکی خۆمە تێداما محتاج بم مڵکی دەفرۆشم ماڵی ئەوەبی هەتا دەمرم قەرداری مەلەفکرد ناکەم ئەو پیاوەتەی ناوی نادەم لەبەرەوەی حەز ناکەم با بە تەشهیر نەبی